بیر و بڕوا و باوەڕەیە ئەو ویست و خواست و ئیرادە و ئامانجەیە کە بەردەوام ئێمە هەوڵمان بۆیاوە کارمان بۆ کردووە خی گەورە و پشتیوانی و یەکگرتووی خەڵکی کوردستان لە هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان و هەموو پارچەکانی کوردستان و ڕەوەندی کوردی و دنیا وای کردووە کە ئیستا بەیەکەوەین ئەمە وانەیەکی گەورەیە ئەمە ڕێگە ڕاستەکەی سەرکەوتنە ئەمە ئەو هەنگاوەیە ئەو سنگەرەیە کە هەر کاتێک گرتوێتمان سەرەکەوین بۆیە هیوادارم لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە چاوێک لە ئیرادەی خەڵکی کوردستان بکەن لەن یەکبوونەی شەقامی کوردستان بکەن نەگەر لێرە لە هەموو دنیاە و ئەو سەرکەوتنی کە ئەمڕۆ لە ڕۆژاوا بەدەست هات و ئەو ڕێکەوتنانەی کە هاتوونەتە پێشەوە گەر جێبەجێ بکرێن ئەو بەڕاستی جارێکی تر پێگەی کورد لە ئاسی نێودوڵەتی ئەچەقێننەوە بەهێزەکەن پتەوەکەن بۆیە ئەبێ ئەمڕۆ کۆتایی هەموو ناکۆکی و دووبەرەکی و لە دبوونەکانمان بێ پەرتەوازەیەکانمان بێ بە یەک ئیرادەی نیشتیمانی هەوڵ بین بۆ ئەوەی کە ئەو دەرفەتەی هاتۆتە پێشەوە جارێکی تر لە دەستی نین. چاپێکوتن کاتێک لەگەڵ بەشێکی زۆر لە هاوڵاتیان دەکەم کە خەڵکی باشوور و خەڵکی هەرێمی کوردستانن داوا دەکەن ئەم دۆخەی کە دروست بووە و یەکگرتنەی کووردا جارێکی تر پێداچوونەوەی یەکێتی و پارتی بێت بۆی کە لە باشووریش لە کوردستانی ژە و دۆخە بە تایبەتی لە ڕووی دارایی هەیە بتوانرێت چارەسەر بکرێ و کوردیش لێرە بتوانرێت بە شێوەیەکی ئارام ژیانکە خەڵکیش لێرە بە شێوەیەکی ئارام و دوور لە قەیرانەدارایەکان ژیانکەن پەیامت بۆ یەکێتی و پارتی چییە؟ پەیامم بۆ یەکێتی و پارتی و هەموو لایەنە سیاسیەکانەوەیە بە زووترین کات کۆ ببنەوە ناکۆکەکانیان تێپەڕێنن هەر گرفتێک هەیە هەر گێرە شێوێنیەک هەیە هەر داخوازیەک هەیە دوای خەن بۆ کاتێکی تر حکومەتێکی یەکێتی نیشتیمانی دروستکەن هیچ لایە تەریک نەکەن ئەمە کاتی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات نییە ئەمە کاتی هەڕەشەیە لە بوونی کورد کاتێک کە هەڕەشە بێ لە بوونی تۆ ئەرکی تۆیە خۆت کۆکەیتەوە هێشتا میراتەکە بەدەست نەهاتۆ تا شەڕی دابەشکردنەکەی بکەین ئێستا بێ بیپارێزین بۆیە لەم پاراستنەیە ئەرکی کە هەمومانە بە یەک ژیانەوە بۆیە داوایان لێ یەکەم لە زووترین کاتا کۆ ببنەوە ئەو کۆبوونەوانی لەگەڵ لایانی ترایکەن بۆیان دەرکەوت کە ئەگەر ئێمە خۆمان لەناوە یەک نەبین ئەگەر هەموو دنیاش لەگەڵمان بێ ناگەیدا ئامانجێ بەڵام ئەگەر هەموو دنیا دوژمنمان بێ وەکو ڕۆژاوا کە خۆمان یەک بووین سەرەکەوین.